مافی غێری دارایی علاقەی هەیە بەسەر مافی معنەوی، جاری وایە تعبیرێکە، دەربڕینی خۆشەویستیەکە. شعرەکە بۆیە خوێنیتەوە، یعنی چ مشکلێکە شعرێکی خانی هی غەزالی بۆ بخوێنیتەوە، شعرێکی نالیمە بەستم هی غەزەلی نالی. چ مشکلێکە لەوە گوڵێکی سووری بۆ بێنیتەوە عەزیزم وەڵام من تۆم خۆش. چ مشکلێکە وەختە کە دێتەوە لە دەرەوەی تۆ باوشی پیاکەیتەوە بە خێرهاتنەوەی بکەی هەروەکو کە ئەو خۆش حاڵەکە تۆ دێیتەوە بۆ ماڵ و باوشت پیاک یا خزمەتت بکە. دەربڕینی ئەم جۆرە شتانە یعنی خۆ لێمان کەم نابێتەوە. و پیاوەکانیش دەتوانن بەم شێوێت دڵی ژنەکە ڕاگرێ. من پێم زۆر سەیرە بەڕاستی زۆر سەیرە کە پیاوێک بتوانێت بەم شێوێت دڵی ژنەکەی ڕاگرێ بە کەلیمەیەکی جوان، یعنی بە احترامێک نواندنی احترامێک، هەتا ئەگەر من بەرامبەر کەسێکی ئەو شتێکم هەبوو ئێمەرج نییە لە لای ژنەکە بۆچی بیڵم لای خێزانی خۆم، بۆچی دڵی ئەم ئازار بم کە ئەم دەسەڵاتی نیە خۆ بەسەر دایکە یا باوکیان بەسەر برایە بەسەر کەسێکی قسەیەکە خەسوود کردی خەزورت کردی ژن برایەکت کردی کەسێکی قسەکە قوت دەرەوە و لە بەرخاتی خێزانەکەشت تا دەری نەبڕی سەبری لەسەر بگری. مافەکان تەبان بە تەکید زۆرە لەو مافانە مەسەلەن خوای گەورە فەرمێ وعاشروهن بالمعروف. بالمعروف هەموو شتێکی جوانەگرێتەوە. چ ڕەفتارێک جوانە کە ئینسان لەگەڵ خێزانێ بیکە هەموو یەکێتە ڕیزی ئەمەوە ولهن مثل الذي عليهن بالمعروف. هەموو ئەو مافانیان لەسەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ئاخری ژیانە هەرەی فەرموو ئیستەوصەو بالنساء خەیرا. ڕەفتاری جوانتان هەڵوێستی جوان بەرامبەر بە خێزانتان بکەنەوە بە ئافرەتان بکەنەوە. تەمەەن لەو هەستن جوانانش کە دائیمە ئینسانە ڕۆکوتم شتی جوان دەرەبڕێ و ئەجا دوایە تەنازولیش نییە وەختێک کە ژنەکە دەڵێت خوا ئەم ڕەنگە لە بەرمەکە ئەوەی تریان یا مەسەلەن شتێکی جوانی بۆ تۆ کڕیوە معنی لە بازاڕە بووە ئەو شتێکی باشی بۆ تۆ کڕێوە بە زۆر مەمنونیش بین کە بۆی کڕیوین. بەڵێ هەرچەنە من بۆ خۆمەڵم دایماڵم هیچم بۆ مەکڕە لەبەرەوەی هەمە، بەڵام کە کڕی هەرەبێ مەمنونی بۆ دەرببڕم چونکە سۆز خۆشەویستێکی بۆ من دەربڕیوە بە منیش بمقابل سۆز خۆشەویستێکی بۆ دەرببڕمەوە.